بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. سلام ورحمة خواهی پروردگارتان لێبێت. تابعانی عزیز، لە درێژەی دەرسی ڕابردوودا هەر باسی ئەو نیەتانە دەکەین کە پێویستە یان وا باشە لە کاتی قورئان خوێندنەوەدا لە دڵی خۆمان بگرین تا خێری زۆرتر و پاداشتی زیاترمان دەستکەوێت. گەیشتینە خاڵی 15 کە لە کاتی قورئان خوێندنەوەدا با نیەتی ئەوە بێنین کە ئەو قورئانە بە پلەکانی بەهەشدا بەرزمان کاتەوە و هەروەها بەهۆیەوە تاجی نورین و زێڕین بخرێتە سەرسەری دایک و باوکمان و وەبەرگی ئاوریشم و بەهشتی لەبەریان بکرێت کە بە نەسی فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو تاج و زێڕەی بەهۆی قورئانەوە دەخرێتە سەری قورئان خوێن یا دایک و باوکی کەسی قورئان خوێن بە نرخترە لە هەرچی لە دنیادا هەیە لە هەموو دنیا. بۆیە بەو نیەتە قورئان دەخوێنمەوە، نیەتی ئەوە دێنم کە ئەو تاجە بۆ دایک و باوکم و بۆ خۆم مسۆگەرکەم پشتیوان بەخوای گەورە. خاڵێکی دیکە قورئان دەخوێنم بە نیەتی پاکبوونەوە و نزیکبوونەوە لە خوای پەروەردگار. قورئان دەخوێنم بە نیەتی ئەوەی لە خوا نزیک ببمەوە و هەروەها چونکە ئینسان بەهۆی قسەکردن لەگەڵ خواوە بەهۆی خوێندنەوەی کەلامی خوا لە خوا نزیک دەبێتەوە و لە خوا لەگەڵ خوای پەروەردگار تێکەڵ دەبێت. خاڵی 17 قورئان دەخوێنم تا لە ئەهلی قورئان و کەسە تایبەتیەکانی خوای پەروەردگار بم. حەدیثی صحیح پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە پێغەمبەر دەفەرمێت إن لله أهليين هم أهل الله أهل القرآن. خوای پەروەردگار خەڵکانێکی هەن بە کەسی خۆیان حساب دەکات، بە نزیکی خۆی حسابیان دەکات، ئەویش کەسانێکن کە ئەهلی قورئانن. بۆیە لە کاتی خوێندنەوەی قورئاندا پێش ئەوەی دەست بە قورئان خوێندنەوە بکەم و ئەعوذ بالله بکەم، نیەتی ئەوە دێنم کە قورئانەکە بمکاتە کەسی خوا، بمکاتە نزیکی خوا و خوای پەروەردگار بە نزیکی خۆی قبوڵم کات. خاڵی 18 قورئان دەخوێنم بە نیەتی ئەوەی کە شارەزایی قورئان بم و جوان بخوێنمەوە تا لە قیامەتدا خوای گەورە حسابی نوێنەری مەلائیکەتە هەڵبژێردراوەکانی خوای خۆیم بۆ بکە. حەدیثە باسمان کردووە ئەو کەسێک کە قورئان دەخوێنێتەوە و شارەزای لە قورئان خوێندنەوە لە قیامەتدا خوای گەورە نەک لەگەڵ مەلائیکەتە ئاساییەکان لەگەڵ نوێنەری مەلائیکەتەکاندا حەشری دەکات و حسابی دەکات. بەقەد نوێنەری مەلائیکەتەکان ڕێزی دەگرێ، بەقەد نوێنەری مەلائیکەتەکان لای خوای پەروەردگار پاکە. بۆیە کاتێک کە قورئان دەخوێنم لەبیرم بێت بەو نیەتە دەیخوێنم ئەو قورئانە بمکاتە دەرەجەی بمگەێنێتە دەرەجەی مەلائیکەتەکان، لەناو مەلائیکەتەکانیشدا مەلائیکەتە هەڵبژێردراوەکان. خاڵی 19 قورئان دەخوێنم بە نیەتی ڕزگاربوون لە ئاگر و لە سزای خوای پەروەردگار. بێگومان ئەو کەسەی کە قورئانی لە سینەدایە، قورئانی لە دڵیدایە، بێگومان ئەگەر تۆزێک لەگەڵ خوای پەروەردگار سادق و ڕازگۆ بووبێ، دڵێک کەلامی خوای پەروەردگاری تێدا بێت، خۆشەویستی کەلامی خوای پەروەردگاری تێدا بوو بێت، زمانێک قورئانی پێ خوێندرا بێت، چاوێک قورئانی پێ خوێندرا بێتەوە، گوێیەک قورئانی پێبیسترا بێت، هەرگیزا و هەرگیز خوای پەروەردگار نایسووتێنێ، خوای گەورە نایخاتە ناو ئاگرەوە. بۆیە کاتێک کە قورئان دەخوێنم نیەتی ئەوم هەیە ئەو قورئانە لە ئاگر ڕزگارم کات، لە سزا و خەشم و قینی پەروەردگار بمپارێزێ. ئەو نیەت لە دڵ دەگرم، دڵنیاش بە خوای پەروەردگار بە پێی نیەتی خۆی لەگەڵت دەکات و حسابی نیەتی خۆت دەکات. خاڵی 20 قورئان دەخوێنم بە نیەتی ئەوەی لە ژێر چاودێری خوای پەروەردگاردا بم و خوای پەروەردگارم لەگەڵ بێ لە هەموو کاتێکدا. ئەوانەی کە تێک هەڵی کەلامی خوای پەروەردگارن لەگەڵ خوای پەروەردگاردا هەمیشە گفتوگۆ دەکەن و ڕاز و نیاز دەکەن، دڵنیا بە دەستنە ڕیزی کەسە متەقی و لە خواترسەکان. خوای گەورەش دەفەرمێت إن الله مع المتقين إن الله مع المحسنين إن الله يحب المؤمنين يحب المحسنين يحب المحسنين. خوای گەورە محسینان و متەقیان و چاکەکارانی خۆش دەوێت، هەمیشە چاودێریان دەکا و لەگەڵیاندایە. بۆیە من و تۆش کاتێک کە قورئان دەخوێنینەوە بەو نیەتە قورئان دەخوێنینەوە کە خوای پەروەردگار هەمیشە لەگەڵمان بێت
و هەمیشە پشتیوانمان بێت و هەمیشە چاوی لێمان بێت و چاودێریمان بکات. خاڵی 21 نیەتی 21 قورئان دەخوێنم تا بە زەلیلی و بێدەسەڵاتی نەمرم. ئەوەشمان حەدیث و فەرمودەی پێغەمبەری لەسەرە صلی الله عليه وسلم. قورئان خوێنەکان ئەوانەی کە کەلامی خوای پەروەردگاریان خوێندووە، خوای پەروەردگار لە دنیادا بەسەربەرزی دەیانژێنێت و کاتێکیش کە دەمرن تووشی زیلەت و سەرشۆڕی و بێدەسەڵاتی نابن کە زۆرێک لە ئێمە دوعا دەکەین خوا بە زەلیلی نەمکوژی، بە زەلیلی نەمرێنی. قورئان هۆکارێکە لە هۆکارەکانی ئەوەی کە ئینسان بە زەلیلی نەمرێ. تەماشاکەن هەموو ئەوانەی کە قورئان خوێنن کاتێک دەمرن چەندە ڕێزدار و چەندە بەقەدرن لای خەڵک، دڵنیابن لای مەلائیکەتەکان لەوە بەقەدرترن، لای خوای پەروەردگار ڕێزیان زۆرترە. بۆیە قورئان دەخوێنم بە نیەتی ئەوەی بە زەلیلی و بە بێدەسەڵاتی و بە جۆرێک نەمرم کە لە پێچاوی خەڵکی ناشرین بم و یا خەڵک پێوەمە ئەزیەت بخوات و ماندوو بێت. خاڵی 22 قورئان دەخوێنم تا ئەو قورئانە ببێتە بەڵگە لەسرم لە ڕۆژی دواییدا، بەڵگە بۆم لە ڕۆژی دواییدا، ببێتە شاهید بۆم. چونکە حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم قورئان لە ڕۆژی دواییدا حجة لك أو حجة عليك، بەڵگەیە بۆت یا بەڵگەیە لەسرت. ئەگەر خوێند بێت و کارت پێکرد بێت بێگومان دەبێتە بەڵگەی موسڵمانیەتیت، بەڵگەی پابەندبوونت بە دین، بەڵگەی خوێندنەوەی قورئانت، بەڵگەی ئەوەی کە تۆ بە دوای قورئانەوە بووی. قورئان ئیمام تا یەکێک لە پرسیارەکانی ناوگۆڕ ئەوەیە ئیمامت کێیە؟ تۆ دەڵێی قورئان، لە دنیادا لە دوای قورئان بووم. ئەگەر لە دنیادا قورئان ئیمامت بوو بێ، لە قیامەتدا قورئان دەبێتە شاهید بۆت، دەبێتە بەڵگە بۆت لای خوای پەروەردگار، پێی دەپەڕیەوە و پێی ڕزگارت دەبێت و بەرگریت لێ دەکات. بۆیە من و تۆ کاتێک کە قورئان دەخوێنینەوە با ئەوەشمان لەبیر بێ، ئەوەشمان لە دڵدا بێ، بۆ نیەتە قورئانەکە دەخوێنمەوە تەنها بۆ ئەجرەکە نا، بۆ ئەوەش دەیخوێنمەوە لە قیامەتدا ئەو قورئانەی کە لە دنیادا بەدەستمەوە گرتووە لە قیامەتدا لای خوای گەورە شاهیدیم بۆ بدا، بڵێ خوایە شاهیدم ڕۆژانە ئەوەندە دقەیە ئەوەندە سەعاتەی تەرخان کرد بۆ من، شەوانە بە خەبەر هات بەیانیانی تەرخان کرد، ئیشەکانی بەلانا، مەشغەڵەتەکانی بەلانا، ماندووبوونی گوێ پێنەدا، ئامادە بوو کات تەرخانکە لە پێناوی خوێندنەوەی کەلام و وتەی دۆدا. ئەی خوای پەروەردگار ئێستاش من شاهیدی بۆ دەدەم و بەرگری لێ دەکەم و داوا دەکەم کە بیپارێزی و لە نەڕەحەتیەکان بیهێنێ دەرەوە بەرەو بەهەشت ببەی و فعلن دەشت بە تا بەهەشت نەتگەێنێتە بەهەشت و لە بەهەشتیش بە پلەکاندا بەرزت نەکاتەوە، وازت لێ ناهێنێ. خاڵێکی دیکە قورئان دەخوێنم بە نیەتی ئەوەی کە هەر بە سەیرکردنەکەی خێرم بۆ بنووسری. هەر تەماشاکردنەکە پێشتر لە ئادابەکان باسمان کرد، ئەگەر قورئانیشت لەبەر بێ کاتێک موسحەف دەکەیەوە ئەو کەلیمانەی کە دەشزانی و پێشت وایە هەڵت تێیدا نییە، کاتێک سەیری دەکەی و دیقەتی دەدەیێ خێرەکەت زۆرتر دەبێت. بۆیە بە نیەتی ئەوە قورئان دەخوێنمەوە چۆن بە وشەکان و بە وتەکان مەلائیکەتەکان ئەجرەکانم بۆ دەنووسێ، ئەو نەزەر و تەماشاکردانش کە بۆ قورئان کردو من ئەویشم بۆ بە عیبادەت بنووسرێ. خاڵی چی دیکە یەکێکی دیکە لە ئادابەکان بریتە لەوەی کە قورئان دەخوێنمەوە تا ئاسوودەیی و ئارامی و ڕەحمەتی و میهرەبانی داببارێ بەسەر دڵ و دەروونمدا و هەروەها تا مەلائیکەت و فریشتە دوعام بۆ بکەن و بۆم بپارێنەوە. پێشتر لە فەضلی قورئاندا باسمان کردووە ئەو کۆمەڵە خەڵکانەی بەیەکەوە دادەنیشن لە شوێنێک کەلامی خوای پەروەردگار دەخوێننەوە و لێکدانەوە بۆ ئاەتەکان دەکەن، خوای پەروەردگار سەکینەت و ئارامی دەڕێژێ بەسەر دڵیاندا، ڕەحمەت و میهرەبانی خۆیان بە ڕەحمەت و میهرەبانی خۆی دایان دەپۆشێ، مەلائیکەت دەورەیان دەدەن، خوای پەروەردگار لە ئاسمانەکان باسییان دەکات. لە کاتی قورئان خوێندندا با نیەتت وابێ، لە کاتی قورئانەکەدا خوای گەورە ئاسوودەیەکەی بەسەر دڵتدا دەبارێنێ، ڕەحمەت شوێنەکەدا دەپۆشێ، مەجلیسەکەت مەلائیکەتی تێدان، ئەتۆ لێرە قورئان دەخوێنیەوە لە ئاسمانەکان ناوی تۆ دەهێنرێت و باسی تۆ دەکرێت، ئەو نیەتت لەبیر نەچێ، زۆر گەورەیە. خاڵی 25 خاڵێکی دیکە قورئان دەخوێنم بە نیەتی بەدەستهێنان و خێر و پاداشتەکەی و بەخشەکانی خوای پەروەردگار کە خوای گەورە وعدی داوە هەر کەسێک چاکە بکە یەک بەدە یەک بەسەد، بەڵام هێندێک جار دەفەرمێت وەیەزیدهم من فەضله، خوای گەورە لە بەخششی خۆی جاری وا هەیە
ژمارەکە و ڕقەمەکە زۆر گەورە دەکات بە من و تۆ ناخوێندرێتەوە. بۆیە کاتێک کە قورئان دەخوێنیەوە تەنها نیەتی ئەو یەک بەدە و یەک بە سەتەد نەبێ، تەمەنات ئەوە بێ، خۆزگەت ئەوە بێ کە خوای گەورە بە ئەندازەیەک ئەجرت بۆ بنووسێ ڕقەمەکان و ژمارەکانی من و تۆ بەکاریان دێنین ڕقەمەکان نەیخوێنێتەوە لەوە گەورەتر بێت. خاڵێکی دیکە یەکێکی دیکە لە نیەتەکان قورئان دەخوێنمەوە تا لە کاتی مردن و دوای مردندا بۆنی جەستەم خۆش بێت، چونکە ئەوەشیان وعد و بەڵێنی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کەسی قورئان خوێن و ئەوەی بە دوای قورئانەوە بێ لە کاتی سەرمەرگیشدا بۆنی ناخۆشی لێنایەن، بۆن و بەرامەی خۆشی لێدێ بۆ خۆی و بۆ دەوروبەری و لە ناو قەبر و گۆڕشدا بە هەمان شێوە. خاڵێکی دیکە یەکێکی دیکە لە ئادابەکان قورئان دەخوێنم بە نیەتی ئەوەی هەرچی خەم و خەفەت و ناخۆشی و ناڕەحەتی دنیا و قیامەتم هەیە خوای پەروەردگار لەسرم لابە. ئەو دوعاتان بیستووە اللهم اجعل القرآن ربيع قلوبنا، خوایە قورئان بکە بەهاری دڵەکانمان وذهاب همومنا وغمنا، خوایە بیکە هۆکاری لابردنی خەم و خەفەتەکانمان. یەکێک لە هۆکارەکانی نەهێشتنی خەم و خەفەت ناڕەحەتی و ناخۆشیە دەرونیەکان بریتە لە قورئان. دیقەت دەنێ سیرکەن ئەوانەی کە ئیماندار و مسلمانیش نین لە جیهاندا کاتێک کەسێک تووشی نەخۆشی نەفسی و دەرونی دەبێت قورئانی بۆ لێ دەدەن. تەنانەت ئەو کەسانێک کە بتپەرست بوون لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم کاتێک قورئانیان بەسەردا خوێندراوەتەوە قورئان کاریگەری بەسەر دڵیاندا هەبووە. ئەو کەسانەی کە نەخۆش بوون جاری وایە مسلمانیش نەبوون قورئانیان بەسەردا خوێندراوەتەوە بە قورئان شیفای جەستەییان بۆ هاتووە یا شیفای دەرونیان بۆ هاتووە. بۆیە قورئان دەخوێنمەوە بە نیەتی ئەوەی هەرچی خەم و خەفەت و ناڕەحەتی و ناخۆشیم هەیە ئەوەی هەمە لاچێ و لە داهاتووشدا تووشی خەم و خەفەت نەبم. خاڵێکی دیکە یەکێکی دیکە لە نیەتەکان قورئان دەخوێنمەوە تا ئەو قورئانە ببێتە هاودەمم ڕەفیق و هاوڕێم لە ناو گۆڕدا و هەروەها ببێتە ڕووناکی و وەک دەڵێ چرای دەستم لە کاتی پەڕینەوە بەسەر پردی سیڕاتدا کە ئەوانە یا ئایەت یا حەدیثی صەحیح پێغەمبەریان لەسەرە. ئەو کەسەی کە بە نمونە شەوانە سوورەتی مولکی خوێندبێت بیستوتانە کە خوای گەورە لە سزای گۆڕ دەیپارێزێ کاتێک مەلایکەتەکان دێن بۆ لای تا بۆ سزادانیشی لە لای ڕاست و لە لای چەپی پێشی پێدەگرن، لە ڕاست لە چەپی لە پاشی لە پشتی هەر هەمووی قورئانە و ئەو قورئانەی کە خوێندوێتی لەناو گۆڕدا دەبێتە پارێزەری، دەبێتە هاودەمی، دەبێتە ڕەفیقی. و کاتێک کەسەکە پرسیار دەکات تۆچی دەڵێ قورئانەکەتم کە لە دنیادا خوێندوتم. بۆیە کاتێک قورئان دەخوێنمەوە با لە بیرمان نەچێت نیەتی ئەوەمان هەبێت ئەو قورئانە لە ناو قەبر و گۆڕشدا تەنیا بەجێمان نەهێڵێت و دواتر کاتێک زیندوو دەکرێنەوە لە قیامەتدا نور و ڕووناکی قورئان بکەوێتە ناو جەستەمان، نور و ڕووناکیە بە ئەندازەیەک بێت بتوانین بەهۆیەوە بپەڕینەوە بەسەر پردی سیڕاتدا. خاڵی چی دیکە یەکێکی دیکە لە ئادابەکان قورئان دەخوێنمەوە تا بەهۆیەوە پەروەردە ببم و هەروەها ئاکار و ڕەفتارەکانم بەو شێوازە بن کە خوای پەروەردگار دەیەوێت. کاتێک لە عائیشەیان پرسی پێغەمبەری خوا چۆن بوو فەرمووی کانە خولوقه القورئان. ئەگەر تۆ قورئان بخوێنیەوە و بەو نیەتە بیخوێنیەوە کە هەڵس و کەوت و فەرمان و نەهیەکانی ناو قورئان جێبەجێکەی ئەوەندەی لە تواناتدا هەبوو ئەوەندەی دەسەڵاتت هەبوو کردارەکانت دەبنە کردداری پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە کردار و سیفاتت بوون بە کردار و سیفاتی پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم لە قیامەتیشدا بە ئەندازەی جێبەجێکردن و وەک دەڵێ وێچوونمان بە پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم لە پێغەمبەر نزیک دەبینەوە. چەندە ڕەفتارمان لە ڕەفتاری پێغەمبەر بچێ، چەندە کردارمان لە کرداری پێغەمبەر بچێ صلی الله عەلەیه وسەلەم، چەندە هەڵس و کەوتەکانی پێغەمبەر جێبەجێکەین لە ژیانماندا لە قیامەتدا ئەوەندە شەفاعەتی پێغەمبەر بۆ خۆمان مسۆگەر دەکەین و لە ناو بەهەشتێشدا ئەوەندە لە پێغەمبەرەوە نزیک دەبین. بۆی ئەوەی تامەزرۆی گەیشتنە بە پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم، ئەوەی تامەزرۆی نزیک بوونەوەیە لە پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم لەبیرت نەچێ کاتێک قورئان خوێندنەوە بەو نیەتە قورئان بخوێنەوە کە ئاکار و ڕەفتارەکانی پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم هەمووی لە قورئاندا و ئەگەر تۆ قورئانت خوێندەوە و جێبەجێت کرد یعنی ڕەفتارەکانی پێغەمبەرت جێبەجێ کردوون کە ڕەفتارەکانی پێغەمبەرت جێبەجێکردن صلی الله عەلەیه وسەلەم بزانە لە قیامەتیش لەگەڵ پێغەمبەر دەبی صلی الله عەلەیه وسەلەم. خاڵێکی دیکە قورئان دەخوێنم تا خۆم
بە حەق سەرقاڵ کەم و لە ناحەق شتی پوچ و بێکەڵک دوورکەومەوە هەر وەرە لە ماڵێدا قورئانەکەت بکەوە نیو سەعات قورئان بخوێنە ئەگەر قورئانت نەخوێن باچێت دەکرد زۆرینەمان مۆبایلێکمان بەدەستەوە دەبوو لەوانەیە سەیری فەیسبوک و نامە لەگەڵ برادێک و هاوڕێیەک و مەرج نییە هەموو کەس شتی خراپ بکە مەرج نییە کە مۆبایلت پێ بوو یانی شتی خراپت کرد و تاوان و خراپەکارت کرد نا بەڵام بەبێ گومانی هەرچیەکت پێکردبی وەکو ئەوی نیە قورئانت پێ خوێند بێ هەرچیەکت کرد بێ وەکو ئەوی نیە لەگەڵ خوای پەروەردگار گفتوگۆت کرد بێ بۆیە قورئان دەخوێنم بە نیەتی ئەوەی خۆم بە کەلامی خواوە سەرقاڵکەم دوورکەومەوە لە شتی بێکەڵک و بێسوود شتێک کە لە قیامەتم بۆ قیامەتم بەکەڵک نایەت خاڵێکی دیکە خاڵی سێهەم نیەتی سێهەم قورئان دەخوێنمەوە تا خوابی بکاتە بەربەستێکی ئەستور لە نێوان خۆم و بێ باوەڕاندا لە ڕۆژی دواییدا قورئان بە نەسی ئاەت دەبێتە حیجاب و بەربەست نێوانی ئیماندار و ئینسانی کافر تۆ بەو نیەتە قورئان بخوێنەوە کە قورئان خاڵی جیاکەرەوە دەبێت لەگەڵ کەسە بێ باوەڕەکاندا کەسە بێ باوەڕەکان ئیمانیان بە قورئان نییە من و تۆ ئیمانمان پێیەتی ئەوان جێبەجێ ناکەن من و تۆ جێبەجێ دەکەین لە قیامەتدا قورئان شەفاعەت بۆ تۆ دەکات بەڵام شکایەت لەوان دەکات پێغەمبەر صلی الله عليه وسلم سکاڵا دەکات لەو کەسانێک کە وازیان لە قورئان خوێندناوە بەڵام شەفاعەت بۆ ئەو کەسانە دەکات کە قورئانیان خوێندووە قورئان لە قیامەتدا پێش تۆ دەکەوێت و دەستت دەگرێت بەرەو بەهەشت دەدبا بەڵام کەسێک ئیمانی پێ نەبوو بێ پاڵی پێوە دەنێ و بەرەو ئاگر دەیبا بۆیە کاتێک قورئان دەخوێنمەوە با نیەتی ئەوە بێنم کە ئەو قورئانە ببێتە بەربەست و دیوارێکی گەورە لە نێوان من و لە نێوانی قورئاندا دەی وەرن با هەمومان ببینە ئەهلی قورئان با هەمومان لەگەڵ قورئاندا بین ئەوە بازرگانیەکی پڕ قازانج و مسۆگەرە لەگەڵ خوای پەروەردگاردا دەیکەین کە لە بەرامبەریدا خوا فەزڵ و کەڕەم و پاداشتی خۆتت پێدەبەخشێ کە سنووری نییە و قەت تەواو نابێ هەموو نیەتەکان بەیەکەوە دێنین لێ کاتیدا وە خوای پەروەردگار دەکرێ بە فەزڵی خۆی هەر هەموو نیەتەکانمان بۆ بنووسێ وەذەکر فإن الذکرا تەنفع المؤمنین ئەوانە کۆمەڵێک ئامۆژگارین بێگومان ئامۆژگاریەکان بۆ خۆمن بۆ ئێوەشن و ئێوەش ئومێد دەکەم هەر کەسێکتان ئەو خاڵانەی گوێ لێ دەبێت ئەو خاڵانە دەنووسێت تەنها بۆ خۆی نەبێ بیگەێنێت بە خەڵکی دیکەش و لە گەیاندنی عیلم و زانیاریدا بەخیل نەبین ئەو قورئانە بەرەکەت و وەک دەڵێ ڕەحمەت و میهرەبانیەکی خوای پەروەردگارە لەگەڵ ئێمە کراوە با هەموو لایەکمان بە خوێندنی بە گوێ لێگرتنی بە لێ شارەزابوونی بە لێ حاڵی بوونی بە بیرلێکردنەوەی و بە هێنانی ئەو نیەتە زۆرانە ئەجری زۆرتر و پاداشتی زۆرتر بۆ خۆمان و بۆ دەوروبەریشمان مسۆگەرکەین ئەو خاڵانە ئەگەر بکرێت لە لای خۆتان بنووسنەوە هەرچەندە جارجار ڕقەمەکەم تێکەڵ کردووە و هەوڵ دەدەم پشتیوان بەخوای پەروەردگار ئەو خاڵانە ئەگەر کرا بە نووسینیش لە گروپەکە داینێم بۆی بۆتان ئاسانتر بێت وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين